سەبارەت بۆی کە بۆچی عێراق ڕێکار بەرامبەر بە هێرشە درۆنیەکان ناگرێتە بەر بەڕێز غانم عابد شرۆڤەکاری سیاسی و ئەمنی لە سودۆ لەگەڵمان میوانە بەڕێز غانم سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بن سەرچاوان لیژنە پێگەێنراوە بۆ ئەم ڕووداوانی هێرشکردنە سەر کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان هەمیشە لە ڕابردووشدا کاتێک کە هێرشەکرایە سەر هەرێمی کوردستان ئەنی لیژنە پێگەێنرا لیژنەکان ئەنجامیان نەبوو پێ دوایە ئەم لیژنانە بۆ ئەم ڕووداوە تازانی کە هێرش کراوەتەوە سەر کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان لیژنەکان ئەنجامیانە بێ. بسم الله الرحمن الرحیم. بنای گەورە و مهرەبان سەرەتا سوپاس بۆ ئێوە کە بانگێشتان کردم ڕێگەم پێ بدەن لە ڕێگەی کەناڵی ئێوە سەرخۆشی خۆم بە کەس و کاری خۆمان لە کووت بگەینم بەهۆی ئەو کارە ساتەی ئاگرکەوتنەوەی کە دەیان کەس و کاری ئێمە بوونە قوربانی و داوا لە خوددا دەکەین بریندارانیش شپایان پێ بگات. بابەتەکە زۆر مەترسیدارە لیژنە پێویستە پێ بگەهێنرێ و کاری خۆی بکات. دەماوەی 2 هەفتەدا چەندین کێڵگە و دامەزراوە و پاڵاوگە بردومان کراون لە ڕێگەی درۆنەوە. دەکرێت ئێستا ئێمە باس لەوەش دەکەین کە هەرێمی کوردستان هێرشی کراوەتە سەر ئەگە هێرشەکە لە نێو خاکی عێراق بوو بێت و لە ڕێگەی درۆن بێت حکوومەتی عێراق ئێستا کار بۆ دروستکردنی پێکهێنانی لیژنە دەکات. ئەی چی دەبێت ئەگەر عێراق ڕوبەڕووی جەنگێک بێتەوە لە دژی تورکیا، ئێران، ئیسرائیل، سووریا حکوومەتی عێراق یاخود وەزارەتی بەرگری لیژنە پێک دەهێنێت بۆ ئەوەی بزانێت چۆن وەڵام بداتەوە و بەرپەرز بداتەوە بەرگری لە عێراق بکات. هەمومان دەزانین لیژنەکانی لێکۆڵینەوە لە عێراق بریتیە لە گۆڕستانێک لە بۆ ڕاستیەکان زیاتر لە 1200 فەرماندە و چەکداری داعش لە ئەبوو غرێب هەڵاتن لیژنەی لێکۆڵینەوە چی بەسەر هات؟ ئەی هێرشەکانی سەر سەلاحەدین و ئەمبار و مووسڵ لیژنەی لێکۆڵینەوە لەسەر ئەمە چی لێ هات؟ ئەوەی ڕوودەدا تەنیا هەڵمەتی بانگەشەی ڕاگەیاندنە. ئەو هێرشانی لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویاندە زیاتر لە جارێک هێرش کراوەتە سەر دامەزراوەی نەوتی و ژێرخانی وزەی هەرێمی کوردستان. کێشەی درۆن بێەوەی درێژەی پێ بدەم دەکرێت تەنانەت ئەو کەسانەی کە کەسانی ئاساین بەکاری بهێنن داعش درۆنی بەکارێنا و میلیشیاکانیش درۆنیان هەیە توانیان هەیە درۆن دروست بکەن. عێراق توانای دروستکردنی درۆنی هەیە؟ بەدڵنیاییەوە بڵێ عێراق ئەگەر بێوێت درۆن ئەو درۆن لە دامەزراوی سەربازی دروست بکات بڵێ دەتوانێت ئەگەر هاوڵاتیەکی ئاسایی بتوانێت لە ماڵی خۆی دروستی بکە حکوومەتیش دەتوانێت. ئەمە مەترسی درۆنە، ئەمە مەترسیەکەیەتی کاتێک گروپی توندڕەوی سونی یا شیعی بتوانێت دروستی بکە و بتوانێت بەکاری بهێنێت هەر شوێنێک بێوێت لە هەر شوێنێکی عێراق بردومانی بکات. دامەزراوەیەکی حکومی عێراقی بکرێتە ئامانجێم هێرشە درۆنیانە کە هاوڵاتی ئاسایی دەتوانێت بەکاری بێنێ داعشی دەتوانێت بەکاری بێنێ و هەیبێ گروپەکانی دەرەوەی حکومەتی دەتوان بەکاری بێن و هەیان بێ گروپە نووسیەکان هەنی ترز نییە سبەی ڕۆژ هێرش بکرێتێک لەسەر دامەزراوەکانی حکومەت. من هاوڕام لەگەڵت شە بەوشە لەگەڵ هاوڕام کێشەکەوێ مەترسیەکە لە بەسراوە تا کۆتا خاڵی زاخۆیە. ئێستا ئەم هەمومان دەزانین میلیشیایەک زۆر لە عێراقەیە پاشماوەی داعش ماوە. ئەگەر وەزارەتی بەرگری عێراق یاخود حکوومەتی عێراق لەو شکستەی 2 هەفتەی ڕابردوو بەردەوام بێت نەزانێت کێ هەرێمی کوردستان بە ئامانج دەگرێت چی دەکات ئەگەر ئەو درۆنانە بۆ بە ئامانجگرتنی زیندانەکانی بەغدا ناسریە بەکار بهێنرێت. ئەی دامەزراوە نەوتیەکان نەک تەنیان لە هەرێمی کوردستان بەڵکو بۆ نمونە بەسرا لە مووسڵ لە کەربەلا نەخۆشخانەی بردومان کردیان تەنانەت سەربازگەشی بردومان کرد. بۆ نمونە سەربازگەی بەلەد کاتێک ڕاداری بردومان کرد کە کاری دۆزینەوەی ئەو درۆنانەیە. ئەمە جیاوازێکە حکوومەتی عێراق لە ماوەیەکدا کە نزیکەی 3 هەفتەیە شکستی هێناوە نەیزانیوە لایەنی هێرشبەر بۆ سەر ڕادارەکان کێ بووە. ئێستا کە هێرش کراوەتە سەر هەرێمی کوردستان دوای بردومانی ڕادارەکە بووە لە سەربازگەی بەلەد یاخود ئیمام عەلی لە ناسریە بابەتەکان بێگدی بەسراوە. ئەمە بەرپرسیارەتی من نییە وەکو هاوڵاتیەکان هاوڵاتیەکی دیکەی عێراق بەڵکو بەرپرسیارەتی فەرماندەگیشتی هێزە چەکدارەکانە. ئەو خۆی دەبێت سەرەتا دامەزراوەی سەربازی پتە و بکات و پێی
ڕاستپێرێ چەکی پێویست بۆ تێکشکانی ئەو درۆنانە بەردەست بکات ئەو درۆنانە چۆن دەکرێت بە ئاسودەیی و ئازادی خۆیان لە عێراق بسوڕێنەوە دواتر بێنە هەرێمی کوردستان و بردومانی بکەن ئەمڕۆ هەرێمی کوردستان بەیانی مووسڵ دواتر سەلاحەدین بەغدا بەسڕا کەواتە هەموو پارێزگاکانی عێراق لە ژێرەوە ئەگەر هاوڵاتیکی یاسایی بتوانێت درۆنێک لە عێراق دروست بکات بە کەیفی خۆی کوێی بوێ چ دامەزراوێکی بێتوانێت درۆن بارانی بکە و زیانی زۆر گەورەی پێ بگەێنێ یعنی حکوومەتی عێراق نازانێت کێم درۆنانە ئاراستەکات ناتوانێت کۆنتترۆلی بکە ئەگەر وابی وەڵام مەترسیە ینی هاوڵاتی یاسایش دەتوانێت لە حکوومەتێکی گەورە بدا بەڵێ مەترسی ئەم درۆنانە لەوەدایە کە هەر کەسێک بێت لە نێو ماڵی خۆیە پێویستی بە کارگەژ نییە دەتوانێت ئەو درۆنانە دروست بکە و هەر بڕێک لە تەقەمەنی بێ بۆی دابنێت وەزارەتی بەرگری چی دەکات ڕۆڵی حکوومەتی عێراق چییە لەو هێرشانەدا باوای دابنین ئەمڕۆ جەنگێک لە نێوان ئێمە و تورکیا هەڵگیرسا تورکیاش خۆی هێزێکی زۆری چەکداری هەیە لە بواری درۆندا توانایەکی زۆری ئەگەر جەنگ لە نێوان عێراق و ئیسرائیل هەڵگیرسێ ئێمە و سووریا جەنگ هەڵگیرسێت عێراق و کاتە چی دەکات چۆن بەرگری لە خۆی دەکات ئەمە بەوە دادەندرێت کە شکستێکی سەربازی و پلاندانانە لە نووسنگەی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان یاخو وەزارەتی بەرگری عێراق ئەو درۆنانە زیاتر لە 2 هەفتەیە ناوچەیەکی نێو عێراق بردومان دەکات نازانین چەند درۆن تێکش کەندراوە چونکە بەرگری ئاسمانیمان یا نازانین لەکوێوە ئاراستە کراون سەرڕای ئەوەی زۆرینەی زانیار زەپێکراوەکان دەگوترێت لە نێو عێراقدا و درۆنانە هاتوونە ئێمە ڕوبەڕووی شکستێکی ئەمنی زۆر گەورە بوون باشە ڕۆڵی هاوپەیمانی نێودوڵەتی چییە بۆ دامرکاندنەوەی و هێرشانی علی لە وەڵامی کوردستان 24 گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەتوندی سەرکۆنی هێرشە درۆنەکانی سەر کێڵگەونتیەکانی هەرێمی کوردستانەکە و ئەڵێم هێرشانە سەقامگیری عێراق و داهاتووی ئابووری عێراق لاوازەکەن ڕۆڵی هاوپەیمانی نێودوڵەتی چییە و چی دەبێت بۆ داهاتوو ئەم هێرشە درۆنیانە زۆر بەرفراوان کێشەکەوەیە عێراق 95 بودجەکەی قوتی خەڵکەکەی پشت بە نەوت دەبەستێت ئەگەر دامەزراوە نەوتی بردومان بکرێت بە دڵنیاییەوە هەناردە دەوەستێت ئێمەش ڕوبەڕووی کارەساتێکی ئابووری نێوخۆی دەبینەوە ئەمڕۆ لە عێراق بۆ نمونە 7 ملیۆن فەرمانبەرمان هەیە چۆن موچەیان پێدەدەی لە کاتێکدا هیچ داهاتێکی دیکەت نییە جگە لە نەوت هیچ کەرتێکی تایبەتت نییە گەشت و گوزارت نییە وەبەرهێنانت نییە بەڕەچاوی ئەوەی کە میلیشیا هەیە ڕوبەڕووی وەبەرهێنان دەبێتەوە و داوای پشک دەکات و ئەو کۆمپانیای دێن کار بکەن داوای پشکیانێ دەکات ڕوبەڕووی کارەساتێکی ئابووری دەبینەوە ئەمە کارەسات بۆ سەقامگیری عێراق دروست دەکات هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ نمونە بودجەی بازرگانیمانێ زیاتر لە 100 ملیار دلار بۆی تەرخان دەکرێت ڕۆڵی وەزارەتی بەرگری چیە ڕۆڵی نووسنگەی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان چی ئەگەر نەتوانێت درۆنانە تێک بشکێنێت کەواتە چاوەڕی چی بکەین ینی کە وەزارەتی دیفاع دەوری نەبێ و نەتوانێت ئەو فڕۆکە بێفڕۆکەوانانە ئەو درۆنانە کە ینی کێڵگە نەوتەکانی هەرێمی کوردستانە کەرە ئامانج لایەنە سەربازەکانی عێراقکەنە ئامانج ئەی کەواتە بێ چی بکەین هەر دابنیشین و ینی دوعا بکەین یان حەڵ چییە بۆ ئێمە من لە ڕاستیدا کاتێک هەر لێدوانێک دەدەم قسەکانم بێ مجاملێ ئێمە لە دۆخێکی مەترسیداردای سەرەتا فشارێکی زۆری ئەمریکا هەیە کە دەبێت حەشدی شعبی هەڵبوەشێنرێتەوە و چەک لە میلیشیەکان وەربگیرێت ئەم میلیشیانە جگە لەوەی کە درۆنیان هەیە کارگەی دروستکردنی چەکیشیان هەیە و هەروەها چەندین موشکیان هەیە موشکی مامناوەند یاخود دوورمەودا ئێران بە گروپانەی داوە مەترسیم لەوەدایە ترسم لەوە هەیە ئەگەر هێرش بە درۆن کرابێت لەوانەیە سبەی بە موشکی بالستی هێرشەکە بکرێت یەکەم بە ئامانجش لەوانەیە هەرێمی کوردستان بێت هەر وەک دەیبینین هەموو لایەنەکان هێرش دەکەنە سەر فڕۆکەخانەکان پاڵاوگەکانی نەوت بۆ ئەوەی پشێوی بنێنەوە پشێویەکی گەورە لە نێو عێراق یاخود پەیامێک بگەینن بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە هەوڵی ئێمە و چەکی ئێمە گرنگە نابێت لێی نزیک ببنەوە بەڕێز غانم عابد شرۆڤەکاری سیاسی و ئەمنی سوپاس بامەدەبوونی بەڕێستان بەخێر بن.